بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو ڕۆژەی کە لە ناوچەکە هەیە و لە چوارچێوەی ئەو ڕۆژەی کە ڕوو دەدات چی بۆ کورد تێدا کورد دەتوانێت چی دەست بکەوێ ئایا کورد دەتوانێت چی دەست بکەوێ گفتوگوین پرس و باس بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکە بووکاروان چاودێری سیاسی سیاسەتمەدار کاکە بووکاروان سڵاو لێبێ زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی کوردستان زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بە خوێندنەوەی تۆ ئەوەی لە ناوچەکە ڕوودەدات چییە؟ ئەمە دەقیقەنەوەیە کە ئیسرائیل دەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دادەڕێژینەوە بۆ شێوەی کە دەمانەوێت؟ جارێکی تر زۆر زۆر سپاس ئەوەی بەلای منەوە گرنگە کە باس لە گۆڕانکاریەکانەکەین لە ناوچەکە و هەروەها یان پێگەی کورد یان دەستکەوتی کورد چی ئەبێ بە بڕوای من پێویستە چەند خاڵێک وەک منهەجیەت وەربگرین چۆن تەعاملی لەگەڵا بکەین لەسەر ئەوەی کە بۆ ئەوەی شیکردنەوەکەمان لە جێی خۆیان بمێنێتەوە. ئەوەی ئێستا ڕوو دەدات گۆڕانکاریە لە سەنتەری هێز و هەنگاونانە بەرەو فرەجەمسەری لە جیهانە هەروەها لە ڕۆژهەڵاتی ناوڕاستیش بە شێوەیەکی تر. خاڵێکی تر لەو ڕۆ ئەگەر گەر بمەوێ باسی لێ بکەم ئەوش ئەوەیە دوای هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل دواتریش ئەو مەترسیانەی کە ئیسرائیل هەستی پێکرد لەسەر ئەمنی قەومی خۆ ئاشکرایە کە گۆڕانکارەکان خێراتر دەڕات. ئەوەی بینیمان لە سووریا چووەنە و چینە وەکو جەنابتیش لە پێشەکەیەکە باسێکت کرد و ئێستاش دوای ئەوەشە با بڵێن فشارەکان بۆ سەر تورکیا بۆ سەر ئێران بۆ سەر گروپە تیرۆریستیەکان زیاتر بووەتەوە. لێرەدا بمانەوێت چۆن باسی کورد بکەین لەم لەوها دەبێت بگەڕێنەوە بە بڕوای من بابەتی با بڵێن مەسەلەی کورد لەم پارچانە یان لەم ناوچانە ئەوەیە لایەنی کوردی ئێستا وەک دیفاکتۆیەک بوونی هەیە و مەجبور بوونە ئەو وڵاتانە دەوڵەتانی زلهێز دەوڵەتانی ئەقلیمی مامەڵەی لەگەڵا بکەن و چونکە بۆ ئەوان لە حەل لە سەرەتادا دەزانین بۆچوونیان چی بووە بەرامبەر پرسی کورد و بە تایبەتی وڵاتانی ئەقلیمیش بۆیە ئەمە خۆی لە خۆیان ئەوە نییە بابەتێک نییە کە بڵێن ئەمە بەرەو ئیتیجایەکی ئیجابی زۆرە ڕوا یان بەرەو ئیتیجایەکی سلبی بەڵکو بابەتەکە خۆی لە خۆیان ئەمری واقعە دیفاکتۆیە تەعاملی لەگەڵا کرێ دووخێتواتۆتە پێشەوە و ئەبێ مامەڵەی لەگەڵ چەند ئەم دیفاکتۆیە بەهێز بێ دەتوانرێت زۆرتر تەعاملی لەگەڵا بکرێت یعنی بەسەمەتە بۆ نمونە گەر باسی مەسەڵەن ڕۆژئاوا بکەین یان باسی سووریا بکەین بینیمان کە ئەم دیفاکتۆیە بەهێزتر بوو تواناکانی زیاتر بوو ئەمریکا تەعاملی لەگەڵا کرد مجتەمەعی دەولی تەعامل کرد چونکە نەیان دەتوانی مامەڵەی لەگەڵان بکەن بۆیە ئێستا و ئەگەر بەورتر قسەی لەسەر بکەین ئەوەیە کە ئەم دیفاکتۆیانەی کە ئێستا تەنانەت لای خۆمان لە ڕۆژاوایە کە دیفاکتۆیەکی بەهێزە و ئەوەی کە باسی باشوورمان کرد دیفاکتۆیەکی بەهێزە تەنانەت ئەگەر باسی باکووریش بکەین دەبینین لایەنێکی سیاسی دەمپارتی لە ناو لە تورکیا چ ڕۆڵێک و دەورێکی کاریگەری هەیە لە دەرەوەیشە هێزێکی چەکدار و لایەنێکی سیاسی هەیە کە ساڵهای ساڵە نەفی بوونی کوردەکەن ئێستا ئەم دەوڵەتە چۆن تەعامل لەگەڵ ئەو دیفاکتۆیەکە بۆیە سیاسەتی ئەمری واقع زیاتر لەسەر ئەوەی کە بە بڕوای تۆ ئەوەی کە هاتوۆتە پێش ئەمری واقع دیفاکتۆیە بۆ کورد باشەیان ئەوەی خوێندنەوەی بۆ بکرێ بۆ کورد باشە ینی دیفاکتۆکە بە قازانجی کورداوی تێبینیەکرێ دەتوانین بڵێن بە قازاجی کووردە
یەک لەبەرەوەی ئێستا دەبینرێ وەکو سەرەتاوە باسم کرد فشارەکان بۆ سەر ئەو دەوڵەتانەی کە ناکۆک بوونە لەسەر پرسی کورد و کێشە و گرفتەکانیان کە دوای ئەم ڕووداوانەی دوایە ڕوویدا دەبینین ئەم دەوڵەتانە ئێستا گرفتی کێشەکانی خۆیان لەگەڵ وڵاتانی دەرەوە و گرفتی کێشە ناوخۆیەکانی خۆیانن ئەمە لەلایەک و وەکوتم خاڵێکی با بڵێن ئیجابیە بۆ لایەنی کوردستانی. خاڵی دووەمی ئەوە چی پێویستەکە ئێمە چۆن تەعامل لەگەڵا بکەین بە تاریخ بە مێژوو بڕۆین هەر کاتێک ئێمە خاوەن بەرنمەیەکی هاوبەش بوو بێتین سیاسەتێکی هاوبەش بوو بێتین ئەوە ئیجابی بووە هەنگاوەکان ئیشابی بووە دوژمنان زیاتر توانیویانە تەنازولمان بۆ بکەن هەوڵیان داوە چەند دروشمێکی چەند داواکاریەکی ئێمە جێبەجێ بکەن و ئەگەر بە پێچەوانەکەی شۆ بێت ئەوە بە دڵنیاییەوە ڕەنگە لە خزمەتی ئێمە نەبێ بۆیە ئێمە دەبێ یەک خاوەنی بەرنمەیەکی یەکگرتووی تەواو بین ئەمە بابەتێکی گرنگە دوو تەنانەت حتا لە باشوورێ ئەوەی کە ئێستا هەیە ئێمە دەبێ با بڵێن لە هەموو پارچەکانی ترش ناوەندەکانی بریار و ئازادی سیاسیەکانمان فراوانتر بکەین و پێکەوە بەشداری کاریگەر بکەین و دەسەڵاتەکەمان بکەینەوەکو دەوترێ حکومی ڕەشید و چاکردن و هەروەها لە باشووری کوردستانە پەیوەندیەکانمان لەگەڵ یەکتەری و پەیوەندیەکانی دەسەڵات و حکوومەت لەگەڵ خەڵک ئەو بۆشایانە پڕ بکەینەوە. پەیوەندی حیزبەکان چۆنە؟ من پێم وایە پەیوەندی حیزبەکان ئێستا زۆر خراپە زۆر خراپە مەسەرەن ئەو کۆبوونەوانەی با بڵێن دوو لایەنی سیاسی گرنگەیە کە کاریگەریان هەیە لە باشووری کوردستانە و هێز و توانایانەیە وە خاوەن زۆنن و خاوەن پەیوەندیەکی نێودەوڵەتین هەست ئەکرێ بە ناچاریوە تەعامل لەگەڵ یەکتری ئاکرێ یعنی ئێمە بینیمان بە پێش نەتایجی هەڵبژاردنەکان و پرۆپاگەندەی هەڵبژاردنەکان چۆن تەعاملیان لەگەڵ یەکتریدا هەوڵدان بۆ بەهێزکردنی پەیوەندەکان بۆ نمونە لەگەڵ بەغا لەسەر حسابی یەکتری نەبوونی خطابی یەکگردوو و سیاسەتێکی کوردستانیانەی سربەخۆ لەگەڵ وڵاتانی ئەقلی بانگەشە بوو ئێستاش گرفتەکە وایە ئێستاش گرفتەکە وایە بەڵام تۆ دەبینی ئێستا مەتەل ململانەکان لەسەر چییە؟ ململانەکان کە ئێستا زیاتر ئەو دانیشتانە بە بڕوای من ئەوەندەی پەیوەندی بە پۆست و پلە و پۆست و هەیە ڕەنگە ئەوەندە پەیوەندی بە بەرنامەی حکوومەتەکەەوە نەوێ بەرنامەی کابینەکەەوە نەبێ و خەڵکی کوردستانی بە جۆرێک لە جۆرەکان متمانەی بە دروشمەکان و بە بەرنامەی کابینە نییە چکەم لە ڕاپردوو گلەیەکی جێبەجێ نەکراوە ئەو بەرنامەیە گلەیەکی زۆر بووە تەنانەت لەلایەن هێزە بەشداربووەکان و ئەو گلەیە بووە لەبەرەوە جۆرێک ڕەنگە قەناعەت بەو دروشمانە نەکرێ بەو ئەنجامەکانی نەبێ کە خەڵکی کوردستان هیوادارە پێکەوە بتوانرێ ئەم هێز و لایەنە سیاسیە بە خطابێکی یەکگرتوو بە بەرنمەیەکی هاوبەش بە حکوومەتێکی باش پێک بهێنن بۆ ئەوەی بتوانین شوێن پێی خۆمان لەم گۆڕانکاریەی کە جەنابەت باسی کرد لە ململانەی کە ئێستا لە دنیا هەیە و لە نێوان وڵاتانی ئەقلیمە پێگەی خۆمان زیاتر بەهێز بکەین چونکە هەر کاتێک ئەوانەی کە لە نەتیجە بڕوایان بە پرسی کورد نەبووە لە نەتیجە هەر کاتێک فرسەتیان دۆست بێ کە دژی مافەکانی ئێمە وەستانەتەوە تەنانەت ئەو دەوڵەتانەی کە ئێستا ململانیان هەیە لە نێو خۆیانە لە وەختی خۆشی مەتەن بۆ نمونە لەسەر باشووری کوردستان ململانەکەیان دژی یەکتری بەردەوام بوو بەڵام لەسەر قەزەی کوردستانی یەک بوون لەبەرەوە چەند پێگەی خۆمان بڵێ چەند پێگەی خۆمان بەهێزکەین ئەوە ئەتوانین لەم گۆڕانکاریانەی کە باس ئەکرێ و کە دەڵێن بڕێوەیە ئەوە سوودی لێوەرەگرین و ئەمە منطقیشە لەم گۆڕانکاریانی کە باس ئەکرێ ئەگەر گەلێک ئەگەر ملەتێک ئەگەر دەوڵەتێک هەتا
یەکگرتوو بن بەرخاوەنی بەرنمەیەکی هاوبەش بن ئەوە لە ئەنجامەکانی لە ساڵحیە بێ بە پێچەوانەوە ئەگەر بەش بن و سیاستێکی سربەخۆن نەبێت و چۆن تەعاملی لەگەڵ ئەم دنیاە بکەین ئەوە بە نەتیجە بەداخەوە لە بەرژەوەندی ئەو گەل و دەوڵەتانە نابی. باشە ئێمە بازمونێکی 34 ساڵی حکومڕانیەوە پێ دوایە ئامادەین بۆم گۆڕانکاریانە. من پێم وایە لە نەتایجی دەڵێن ئێمە دەوڵەتێکین لە شکڵی حکوومەتێکە لە شکڵی هەرێمێکە. ڕاستە ئێمە ئەتوانین بڵێن لەم ساڵانەی دوای پێکێنانی حکوومەت و بووینە خاوەنی پەرلەمان نیمچە دەوڵەتێک بووین و ڕەنگە دەسەڵاتەکانمان لە دەوڵەت زیاتر بوو بێ بەڵام ئەگەر هەنگاوەکانمان بەرەو دواوە بڕات تاکو ئەمڕۆژ تەماشاکەین کە تەعاملی هێزە سیاسەکان لەگەڵ یەکتریە بۆ داخەوە بۆ ئەوە نەبووە ئێمە پێکەوە ئەم لایەنانە بەیەکەوە هەوڵدەین وەکو باسم کرد پێگەکەمان بەهێزکەین بەعکسەوە ئەو ساڵە دوور و درێژانەی کە ڕابردوو ڕۆیشت دەبینین ینی نمونەیەکی باشمان پیشان نادا هیوادارم سوودمان لێوەرگربێ هیوادارین سوودی لێوەرگرین ڕەنگە بە بڕوای شەخصی من بەو ئاراستەیەی کە هەیە ئێستا حیزبی یەکەم و حیزبی دوو هەموو کەمکردنەوەی بەشداری لایەنەکان و گوێنەگرتن لە ڕۆشنبیران و لە نووسەران و لە ڕاگەیاندکاران ئەو بابەتانە هەست دەکرێت کە پێشتر ئەو پەیوەندیە باشتر بووە و ململانەکان ڕەنگە زۆر جار ئاراستێکی وەرگردبێ بۆ جوانکردن ینی شەڕی باسی شەڕی نمونەیەمانە کرد ماوەیەک دوای وەستاندنی شەڕی ناوخۆ ئەواندا بەڵام ئێستا ململانەکان بووەتە ململانێکی حیزبی ڕۆیشتن بەرەو بەغا حیزب ئەڕوا و لە وەختی خۆی ئێمە لە پەرلەمان بووین پرۆژەیەک پێشکەش کرا با بڵێن کۆمسیۆنی مفاوەزات دروست بێ ئەو کۆمسیۆنە تەنها حکوومەت نیکە بەڵکو ئەو کۆمسیۆنە پێویستە پێک بێ لە حکوومەت لە ئەنجومە با بڵێن لە پەرلەمان لە سەرۆکایەتی هەرێم تەنانەت لە نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان بۆ خۆی بەهێزەوە بڕۆین بۆ بەغدا ئێستا کەچی دەبینین وانە ئەوە تا دەبینین بە بەردەوامی وەفدی هەرێمی کوردستان لەسەر موچە ئەچێت بۆ بەغدا پێشتر کابینەکانی حکوومەت لە کوردستان حکوومەتی بەغدا لە کوردستانەوە دروست ئەکرا بۆیە هەوڵدان بۆ گەڕانەوەی و بەهێزبوونی خۆمان گرنگی خۆی هەیە و پێویستە لایەنە سیاسیەکان هەست بە بەرپرسیارەتی بکەن بەرامبەر ئەوەی کە ئێستا دەگوزارێ لە دنیا و لە مەنتیقەکە. کاگە بۆ کاروان دواپرسیارم لەسەر یەکێتی پارتی بەنیازن حکوومەت پێک بێنن دەڵێن حکوومەت دروستەکەین پێکەوە حکوومەت تەشکیلەکەین ینی وا دەردەکەوێت لایەنەکانی تری زۆر بەشدار نەبن تۆ ڕوانینی چیە لەسەرەوەی حکوومەتە ئیترم دوولایەنە پێکەوە بن پێکەوە بەشدار بن هاوبەش بن قەرار بدەن وەیتر ئەوەش نامێنێ بۆ نمونان بڵێ خەتای منەوە بڵێ خەتای ئەو بوو پێکەوە خزمەت بکەن خۆی ئەوەی کە باسەکرێت ئێستا ئەگەر بەم شێوەیە کە پێک بێنن ینی وەکوتم ئەو لایەنانەی بەشدارە بن هەست بەوە نەکەن کە با بڵێن ئەو مافەی تەواویان نییە لە ناوەندی بریار لە ناو پێکاتەی حکوومەتە تەنانەت بیرکردنەوە لەوەی کە ناوەندێکی بریاری فراوانتر دروست بێ بە دڵنیاییەوە باشترە بێ بەڵام وەکو باسم کرد بە تەجروبەی ڕابردوو بە پێ ئەو ڕێکەوتنانەی مەتەرەن پێشتر لەگەڵ یەکێتیا کراوە مەتەرەن دوای ئەوەش لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کراوە و ئێمە بینیمان هەندێک ئەحزابی ئیسلامی دواتر لە حکوومەت کشانەوە لەبەر ناڕەزایەتی بزوتنەوەی گۆڕانیان دەرپەڕاند لەوێ ڕێگری ناڕەزایەتی کشانەوەیان بە دڵنیاییەوە لەبەرەوەی گویان لێ هەندێک دەوتراوە کوبانگەشی هەڵبژاردن من قەناعەتم وانە بەڵام خۆ و گلەیانەی کاتی هەڵبژاردن نەبوو ئەسڵ گلەیەکان یعنی بە نمونە
هەر لە سەرەتای دروستبوونی کابینەوە دروست بوو خۆ ئەگەر لە نزیکی کاتی هەڵبژاردن و ئەوانە ئەم جۆرە باسکردانە هەبوو بێ شانەوە هەبوو بێ ئەوە ڕەنگە هەمومان باس لەوە بکەین ئەمە پەیوەندیدارە بە هەڵبژاردنەوە بەڵام هەر لە سەرەتاوە گلەیەکان دروست بوو جاو گلەیەکانە ئێمە لە ناو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی چەند ڕاستە و چەند دروست نییە بەڵام خۆ خەڵکیش مثلا ئەگەر لایەنێک زیاتر دوو لایەن زیاتر سێ لایەن زیاتر تا ئێستا بە تەجروبەی ڕێکەوتنەکانی ڕابردوو گلەیان کردووە مەتەن بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان گلەیان کردە پێویستە بە پلەی یەکەم وەک حیزبی با بڵێن کورسی زۆرترین کورسی هەیە وەکو حزبێک کە ئەنجومەنی وەزیرانی لەلایە دەبێت سنگی فراوانتر بکات و زیاتر گوێ بگرێ لەو لایەنانەی بەشدار بوون و حتا لە ئۆپۆزیسیۆنیش لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بوونیان گرنگە کاری ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمی کوردستانە زۆر گرنگە دەبێت با بڵێن دەرگا فراوانتر بکەنەوە پارتی سنگی فراوانتر بکە پارتی دەسەڵات وایە دەبێت خۆپیشاندانە بکرێ نا بە تەجروبەی ڕابردوو تۆ ئێستا تەماشای کە خۆپیشاندانەکان بکە خۆپیشاندانەکان 10 ساڵ بەلەیسە خەڵک زۆرتر خۆپیشاندانیە کرد ناڕزایەتیان دەبڕێ بەڵام ئێستا بچووکترین جوڵانەوە نابێنرێ لەبەرەوە ئەمە دەتوانین پێی بڵێن ئەمە بەرتەسکردنەوەی ئازادیەکانە پێچەوانەی ئەو مافانەیە کە لە یاساکانی هەرێمی کوردستانە بوونی هەیە بەرتەسکردنەوەی ئازادیەکان زۆر خراپە دەبینین ئێمە مجتەمەعی دەولی و جهەیەکی نەزەری خراپی وەرگرت لەسەر هەرێمی کوردستان ناڕەزایەتیەکی یەکجانیان زۆران دەبڕی هەڵبژاردنەکان دواخرا ساڵ و 2 ساڵ بووە هۆکاری نەمانی کۆمسیۆن و نەمانی پەرلەمان و نەمانی ئەنجومەنی پارێزگان بۆیە دەبێ هەموو ئەمە ئێستا بۆ من دەڵێم ئیسفادە لە تەجروبە ناکەین یعنی دوای نەمانی پەرلەمان وەک دەستگایەکی تەشریعی لە هەرێمە معقولە ئێستا ئەمە 5-6 مانگە ئێوە دەستەی سەرۆکایەتی هەڵنابژێرن ئێمە کەم تەرخیەمەیەکی گەورەیە لەبەرەوە زۆر زەروریە لایەنی کوردستانی هەوڵ بدەن ئەم کەم و کوڕیانەی کە بە تەجروبەیەکی زۆری ساڵانی ڕابردوو هەبووە چارەسەری کەن هەنگاو بنن بۆ ئەگینان لە نەتیجە تەحملی ئەم بارودۆخە ناکرێ نە لە ناوخۆ قوبوڵەکرێ و نە لایەن مجتەمەعی دەولیەوە قوبوڵەکرێ کە ئەمڕۆ لە ساحەی سیاسی جیهانە کاریگەری خۆیان هەیە بەڕێز کاگە بووکاروان چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس بە ئامادەبوونت لەگەڵمان سپاس بۆ جەنابتانیش ببورن لەگەڵ نا بە پێچەوانەوە خۆشحاڵ بین سپاس بۆ بەڕێز